ئەم کاتتان باش؟ خوێندنگەیەکی کوردی لە نێو جەرگەی لەندەن ساڵی 2015 دەرگای بۆ ئەم منداڵانە کردەوە کە لە تاراوگە دەژین و دەیانەوێت بە زمانی دایک بنووسن و بخوێنن. 5 مامۆستای خۆبەخشمان هەیە. سیستمی گروپ بەکارێنین لە پۆلەکانە، ئێمە سیستمی ئەو بەکارێنین تەلەبەیەکی زۆر خوێندکارێکی زۆر لە پۆلێکا بێ و یەک مامۆستای هەبێ، ئێمە کدومان بە گروپەوانێ و مامۆستاکانمان یاری دەرمان بۆ داناون بۆ ئەو کەسانی کە گروپەکانیان لاوازە یاخو جیاوازە لەگەڵ ئەوانە کار بکە. خوێندنگەکە ژمارەیەک مامۆستای خۆبەخش کردیانەوە وەک هاوسۆزی دەربڕینێکی کوردانە ناویان نا کۆبانێ. خەرجی خوێندنگەکەش لە ئەستۆی مامۆستا خۆبەخشەکانە. هەر خوێندکارێک ساڵانە بڕی 50 پاوەندی لێ وەردەگیرێت. لە هیچ شوێنێک و لە هیچ سەرچاوێک و ئێمە فۆند وەرناگرین بۆ ئەم مەکتەبە. هیچ داراییەکمان نییە، چەند جارێک خۆمان هەوڵمان ناوە پارە دروستکەین واتە فەندڕێیزین بکەین لە ڕێی ئاهەنگەکانمانەوە ئەکتیڤیتی بۆ مناڵان لە هەفتەکە یەک ڕۆژە بێگومان لە خۆمانە بورین کاری جیاوازمان هەیە. هەی ئافرین کۆبانە ناوی مەکتەبەکەی خۆمانە. مەرجەکان لەم خوێندنگەیە تەنیا پەیوەستن بە تەمەنەوە لە 4 ساڵەوە بۆ 16 ساڵ. لە ساڵی یەکەمدا تەنها 15 خوێندکاریان هەبوو، بەڵام ئێستا ژمارەیان بۆتە 52. ئەنجامەکان هیوای زیاتریان بەخشیوەتە هەم مامۆستاکان هەم دایک و باوکی خوێندکارەکان، چونکە 46 منداڵ فێری نووسین و خوێندن و قسەکردن بوون بە زمانی کوردی. من ناو دارین کاردان کاکەڕەشە. مەکتەبە زۆر خۆشە و کە گەورە بووم چمەوە بە کوردستان و ئەوەشەی زۆر فێرە بووم لێرەوە. باوکم فێری کردم کۆبانی کوێە وەتی شارێکی کوردستانە. اینجا کە من هاتم بۆ مەکتەبە فێر بووم چۆن بنووسم اینجا چۆن کوردی بجوانی قسە بکەم. بۆ منداڵەکانمان زۆر شتێکی باشە، بەڕاستی ئێمە پێویستمان بە وشە و عادەت و تەقالید و خوێندنی کوردی هەیە. لەم خوێندنگەیە دەرفەت بۆ دایکەکانیش و باوکەکانیش کراوەوە و چینین و وێنە کێشان و کورسی تایبەت. بیرکاری و هونەر و وێنەکێشان و وەرزش و سرود و ڕێزمان و نووسینی کوردی وانەکانی ئەو خوێندنگەیەن. دایک و باوکی منداڵەکانیش دەتوانن ببنە خوێندکار بۆ کۆرسی کۆمپیوتەر و هونەری چنین. ژیانی تاراوگە و هەوڵی خۆتێکەڵکردن و چوانەوە لە کەلتور و زمانی وڵاتی دووەم وای کردو کە زۆربەی منداڵانی کوردی تاراوگانشین زمانی دایکیان نەزانن یان لەگەڵ زمانی دووەم ئاسوودەتر بن. هەرچەندە ئەو خوێندنگایانە ناتوانن وەک پێویست منداڵان بە کوردی پەروەردە بکەن، بەڵام یارمەتیدەرێکی باش دەبێت چانەوەی تاراوگانشینی کورد بە زمان و کەلتوری خۆی نامۆ نەبێت. کوردستان حەسەن، ڕوودا و لەندەن.